خی گەورە لە قورآنە فەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم والذين كفروا بعضهم أولياء بعض. خی پەروەردگار کەوامان پێ فەرمێ إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. بێ باوەڕان لە هەموو دنیا هەمووی پشتیوانی و پاڵپشتی یەکەکە بۆ بەرنامە دەستکردەکەی خۆی. خی گەورە فەرمی ئەگەر ئێوەی ئیماندار وا نەکەن ئەوە فەسادێک ڕوئەکاتە خەڵک، ڕوئەکاتە عەرز و سزایەکی سەختیش. طبعاً برا بەڕێزەکانم خوشکەکانم لە شرکۆ بیگرە تا زەعیفی و لاوازی موسڵمانان سەبەبەکەی خۆمانین. ئێستا ئێمە لێرە کۆبووینەتەوە، پێش هەموو شت بن داواکەم لە خوا نیەتی من و ئێوەش پاکاتەوە، چونکە لە پاش لا ئیلاهە ئیلا الله قورسترین شتێک لەسەر ئینسان ئیخلاسە. ئیخلاس واتە خۆتت لەبیر نەبێت، واتە بۆ بەرژەوەندی خۆت نەیکەی، بۆ مەسلحەتی خۆت نەیکەی، بۆ ناو و سومعەت نەیکەی، بۆ ئەوە نەیکەی کە گوێت لێ بێ بزانم خەڵکی چۆن باس دەکا، چاو تەماشای خەڵکی بکە بزانم خەڵکی ئەدبینن یا نادبینن. ئەمە زۆر قورسە. ئەمە شەو نەخەوتنی ئەبێ، دوعای ئەبێ، زیارەتی قەبری ئەبێ، لەگەڵ هەموو کەوە چکە گەورەترین کردەوەی ئینسان چەند گەورە بێ کردەوەکە خوێنی خۆت بڕێژە. لە قیامەتە خوا لەوانەمان نەگەڕێ، خوا فەرمێ درۆتان کرد ئەوەی کە بۆ ئازایەتی کردوێتی. ماڵەکەت ببەخشە، پارەکەت ببەخشە هەمووی. لە قیامەتە خوای گەورە ئەو کەسێکە بۆ ڕیای کرد بێ خوا لێ درۆت کرد بۆی کردت پێت بڵێن بەخشندە پیان وتی. علمی دنیا بخوێنە، دوای بڕۆ بە دەرس بیڵێرەوە، لە قیامەت ئەڵێ بۆ ئەوەی وتت پێت بوترێ زانا پاداشتەکەی دووەرگرت. کەوا بوو لەگەڵ ئەوە ئێمە بەرپرسیارین بەرانبەر ئەم دینەمان و خەڵکێکی کەش ئێستا ماندوو ئەبێ، شەو ناخەوێ، دێت ئەڕوات بۆ بەرنامەیەکی دەستکرد. برا خوشکەکان کەوا مەبەستم ئەوەیە هەر یەک لە ئێمە خوشکێ سەرپۆشێ بەسەرێتی سە برایە ڕیشێکی دانیاوە تێ هاتووی بۆ ئێرە ماڵت بەژێڵەوە، پێش هەموو شتێ سوپاسی خوا بکە، خوا تۆی بۆ دینەکەی خۆی هەڵبژاردووە. ئەمە تەوفیقی خوایە. عولەما فەرموون هەر چاکەیەکت کرد بزانە خوا تەوفیقی داوی، هەر خراپەیەکت کرد بزانە خوای گەورە لەگەڵتانیە. جا هەر تاوانی ئەەکەی لە کردەوەمانە، لە چاومانە، لە گوێمانە، لە ڕیامانە، بزانە تۆ لەو دەقە خوا لەگەڵانیە. ئەم ئیشە ئێمەش کە پێ هەڵساوین بەخوا زۆر ئاسان نییە، زۆریش قورسە، چونکە ئەو کاتە من دڵمان خۆشە تەماشای یەکەم کەسەکەم ئادەمە، ئاخر کەس محەممەد المستەفایە کە دینی خوای گەورەیان گەیاندووە. خوا بوو ئەوەی دروست کردوین، بڕۆ شەو ڕۆژ سەرقاڵی کەسابەت بە، لەسەر دۆلار بخەوە، جوانترین ماڵ هەبێ، جوانترین سەیارەت هەبێ، ئەگەر خوات لەبیر نەبێت تۆ دۆڕاویت، هیچت نەبێ، کەس لێت نەپرسێت، دەربەدەر بیت، بەس خوات لە ڕازی بێ، تۆ بردووتە سۆ، چونکە بۆ لەسەر ئەم عەرزە بچووکە خوای گەورە تۆی هەڵبژاردووە ساحێبی دینەکەی بیت. ئەمە گەورەترین هەدیەی خوای پەروەردگارە کە ئەیبەخشێتە عەبدی خۆی، خوا مەشغوڵت کا بە دینی خۆیوە. جا کەوا بوو ئینسانی موسڵمان ئێستا لەوەشیە خەڵکێکی زۆر خەوت بێ، نوێژی خۆی ئەکات، لە ماڵی خۆی پاڵی داوتە، لەوەشیە لە من و تۆ زیاتر لە مزگەوتا بێت. بەڵام خەمی نییە زەید لەسەر حکومە، عەمر لەسەر حکومە، حکمی خوایە، حکمی دنیایە، چەپە، مارکسیە، سەر بە شەرقە، سەر بە غەربە. ئەو کێشەی ئەو نییە، کە کێشەی ئەو نییە سبەی ئەم پیاوە لەوەشە غافڵی شەبی ئاگای لە خۆی نییە، دوایی دەنگەداتە کەسێکیش لە شوێنێ لەگەڵ باسی ڕیبا بکرێت، ئەم تەییدێکا بۆ لەبەرەوەی کۆمەڵی خەڵکی خستوەتە ژوورەوە، حەڵاڵ و حەرام لە مەنهەجی ئەوانیە. سبەی باسی سافرەیەکە، کێشەی ئەم نییە. سبەی باسی قەضایەکە کە حکمی خوای گەورە بگۆڕێت، کێشەی ئەو نییە. کابوو تۆی موسڵمان مەنهەجی ئیسلام مەنهەجی ژیانە. ئیسلام ڕێگای نەداوە تۆ لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ ئەم براو خوشکانەمان ڕێگای نەداوە تۆ تەوالێتیە سەر ئاوێک دروستکە ڕوو بە کەعبە بێ. چۆن ڕێگات ئەدا دەنگ دەیتە کەسێ پشتە شەرعی خوای گەورە هەڵکات. کابوو ئەم دینە ئەبێت تۆ لەو ڕۆژەیەوە کە مناڵەکە تێتە دنیاوە گۆشی کەی بە لا ئیلاهە ئیلا الله، ئەو ڕۆژەش وەفاتەکە تەلقینی کەی بە لا ئیلاهە ئیلا الله.
لا إله إلا الله منهجی ژیانی ئینسانە بۆ ئەوە هاتووە ژیان لەسەری بڕوات بۆ ئەوە هاتووە خەڵکی نەبڵێ هەموو پێغەمبەران خوا بۆ ئەوە دروستی کردو غەیرە خوا نەپەرستین داوا لە غەیرە خوا نەکەین هاوار بۆ غەیرە خوا نەکەین سوێن بە غەیرە خوا نەخۆین شەریعەتی غەیرە خوای پەروەردگارمان قبوڵ نەبێت ئێمە تۆ کە موسڵمانی ئەو کاتە با سەریش نەکەویت خۆ ئێستا خەڵکی وایە لەوە چێ لەم 20 ڕۆژە وەفات بکات ئەگەر بۆ خوای کردبێ ماندووبوونەکەی بە زاحە نەچووە ئەگەر بۆ غەیرە ڕێگای خوای گەورە بێ سەریش کەوێ بڕواتە سەریشۆ دۆڕاندوێتی چونکە بۆ زۆر لە پێغەمبەران کەسیان لەگەڵا نەبووە ئایا سەرکەوتن یا سەر نەکەوتن ئەلموهیم تۆ خوا بە چیوە مەشغوڵی کردویت بۆیە برا بەڕێزەکانم خوشکەکانم من ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم منهجی خوایە کە ئەفەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي ورضيت لكم الإسلام دينا ئەم ئاەتە دابەزی یەهودەکان وتیان ئەمە بۆ ئێمە دابەزیە گێڕین بە جەشن ڕۆشن لای ئیمامی عومەر خوا دینی کامل کردووە زیادی تیانە دەریکەی نوقسانی تیانە ئەمە من و تۆ لەکوێ هێنامان خەومان بینی ئەمە خوا ئێمەی خستەتە سەری خەڵکی وایە دکتۆرای لە ئیسلامە هەیە و لەناو حیزبێکی عەلمانیە خەڵکی وایە تەمەنی لە حوجرە سەرف کردووە بە ڕیش و بە مێزەرێک و ێستا ڕەسمی هەڵواسراوە لەناو حیزبێکی دوور لە دینە ئەڵێن موسڵمانان الحەمدوللا فلان وەزیریان دەستپاک بوو فلان ئەندام پەرلەمانیان ڕاستگۆ بوو ئەمە تۆ سەبەبی ئەوەی ئیسلامت پیشانی خەڵکدا چونکە ئیسلام بەبێ تەنزیم سەر ناکەوێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانیە لەحزەیەک نەبووە موسڵمانان پەرتەوازە بکات هەر کەسێ بۆ خۆی بێت بڕۆن تەماشای تەنزیمی مەدینە بکەن جاری پێشوش باسم کرد هەموو جاریش باس یەکەم کە ئەوە ڕەدە لەسەرەوە کەسانش یانەیە ئەم ئیسلامە بە عەشوایی سەرکەوێت هەتا ماوی تۆ نییە بووی بەچی بووی بە دینی ملوک ئێمە نەوەکە و کەسانەی مسلمان بە کافر بزانین نەوەکە و کەسانەیش کافر بە مسلمانە زانین دوو خەتەری زۆر گەورەیە کەوابوو تۆ لێرە کە ئەم ئیشەتە بۆ خۆت کرد سەیرەکەڵی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم تخوا لە مەکە کەسێک بۆ ئیمان بێنێ و پێغەمبەری خوا وازی لێبێنێ ئەی لە مەدینە نیوەی شەو دانیشتن لەگەڵ خەڵکە ئەکات ئەخریجوا إلي 12 منكم نقيبا دوانزە کەسم لە خۆتان بۆ هەڵبژێرن مەدینە ئەکا بە دوانزە شانەوە دوانزە ئەمیر یەکێکەکە بە ئەمیریان خۆی لەگەڵیانەدا ئەنیشێ بەم ناڕەحەتیە ئەم دینە گەشتۆتە ئێمە غەیرە ئێمەش ماندوو ئەبێت یا بۆ پارە یا بۆ نەفسی یا بۆ حیزبێکی دنیایی بۆ هەر ئیشێک بێت هەر هیچ نەبێ ئەفەڕەئەیتم ئەو ئاەتە فەرمێ فەڕەئەیتە من اتەخەذ ئیلهەه هەوا خەڵکی وایە هەوای خۆی پەرستێ باشە براو خوشکەکانم والله ئەبێ ئێستا لە بەیانی وەستات ئەوە نەختێکی تر ڕۆی نۆرێک لێمە ئەخەوێ ئەمڕۆمان ڕۆژ تازە ناگەڕێتەوە کێ بۆ دنیا سەرفی کرد کێ بۆ خوا سەرفی کرد ئەبێ زۆر لە خوا بپاڕێنەوە بڵێن خوای ئیستیقامەمان پێ ببەخشە بیبەینە سەر بۆ تۆ بێ خوای پەروەردگار هەموو جوانیەکانیشی لێ حرام نەکردین خوا هەموو شتە خۆشەکانی لێ حرام نەکردوتنین بەدەستی بێنی هەموو شتە پیسەکانیشی لێ حرام کردی هەر یەک لە ئێوە دانیشتون ێستا خزمانەیە لە ئێمە جوانترە لە ئێمە دەوڵەمەندترە لە ئێمە شەهادەی بەرزترە لە ئێمە پارەی زۆرترە ئەوەنەی تۆ شەخسیەتی نییە ئەوەنەی تۆ لە ناو کەس و کارەکەتە خۆشەویستێ بۆ چکە خەڵکە زانێت چاوپاکی دەستپاکی ئەوەنەی داوتە سەر ئیسلام و نە شەخسیەت